وریای گومانی خراپ بن. خراپترینی درۆیەکان بریتیە لە گومانی خراپ بردن. گومانی خراپ بردن لە گەورەترین و خراپترین جۆری درۆیەکانە. ئەگەر ڕۆژانە من و تۆ هیچ درۆیەک نەکەین، خۆمان بە ئەهلی مزگەوت بزانین، خەریکی تاعەت و عیبادەت و خواپەرستی بین، تەنها گومانی خراپ بە موسڵمانان بەرین، ئەوە بزانە خراپترین جۆری درۆمان ئەنجام داوە. بە ئارەزووی خۆت شەو و ڕۆژ گومانی خراپ بە خەڵکی دەبیت، لە کاتێکدا هیچ یەک لەو گومانانەش لە شوێنی خۆی نییە. زانایان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت ئامۆژگاری ئێمە دەکەن کە بەردەوام گومانی خراپ بە خەڵکی نەبین، بەڵکو بەردەوام گومانی چاچیان پێ ببەرین. تەنانەت دەفەرموون ئەگەر کەسێکتان بینی لە دوکانی مەشروب فرۆشتن دێتە دەرەوە و مەشروب بەڕیشیدا دێتە خوارەوە، گومانی باشی پێبەرن. گومانی ئەوەی پێبەرن چۆتە ئەو شوێنە ئامۆژگاری ئەو کەسانە بکات، لەو کاتەدا مەشروب بەڕیشی کەوتووە و هاتۆتە خوارەوە. تەنانەت دەفەرموون ئەگەر کەسێکتان بینی لەسەر چیایەکی بەرز هاوار دەکات و دەڵێ ئەنە ڕەبوکم الئەعلا، من پەروەردگاری گەورەی ئێوەم، ئێوە گومانی خراپ پێ مەبەن. مەڵێن ئەو کەسە مرتەد بووەتەوە لە دین دەرچووە، بەڵکو گومانی باشی پێبەرن، بڵێن ئاەتی قورئانەکەی خوای پەروەردگار دەخوێنێتەوە کە لە سوورەتی نازعات پەروەردگار باسی فیرعەون دەکا کە وتوویەتی ئەنە ڕەبوکم الئەعلا.